لە ژیانی هەموماندا خۆشی و ناخۆشی زۆری تێدایە. ژیان نییە بەخۆی بێخۆشی بی و بێ ناخۆشی بی، هەردووچی تێدایە. پێم خۆشە هەندێک شتم لە بۆ باس بکەی لە خۆشەکان و لە ناخۆشەکان لە یادگاریەکان کە لە بیرت نەچی لە زکرایاتت نەڕوە. لە زکرایاتم نەڕوە. هی خۆشیەکان ئەو خۆشیە بوو کە ڕاپەڕینەکە زۆر کەیفم پێ هات، زۆر کەیفم پێ هات، زۆر کەیفم پێ هات بەرامە زۆر کەیفم پێ هات. بە ئەوەی دیکەش بەوڕی پلاندۆمەش ئەو هەندە کەیفم پێ هات، ئەو هەندە کەیفم پێ هات، ئەو هەندە کەیفم پێ هات. ئەو قەلەمەشم هەرمایە ڕفراندۆمم پێتەوقع کرد. بەڵێت کرد. ئینە خۆشیەکانیش یعنی ئینسان سبەینەکی هەستام یەک فلسمان نییە. ئەوەی فلوس بیدەنا ئەو باخەرێدان نییە. فێنک ئێستا کە چیژی دکتۆرێ و چیژی مهندسەیە و چیژی محامیە و گوتی بابە، گوتم بەێ، گوتی وەڵڵاهی ڕۆنانی گەر من لۆ بینە بڕۆ ئەستورکن لۆ بینە سەر هەردوو چاوم خوای هەوا لە چ بکەم. وەڵا هاتم بینم قەت یەک فلوسێک لە ناو باغەرێ من نییە. خوایە چ بکەم یا ڕەبی خودایە. من هەر خۆشەویست بووم لەکن خەرکەکەش و ئەوانە. وەڵا هاتم چوومە کن ئەوەی یعنی جێپڕنیە نانەوە خانیەکەی. وەڵا چوم دووزاوە هەم کرد بە قەست. گوتی چێ مامۆستا؟ گوتم وەڵڵاهی کاکە من ئێستاوە دێم و گوتی لۆ. گوتم پارەم لەبێت چوە. کورە دەوەرە مامۆستا پارەت چی هاتووە؟ چەند نانتەوێ؟ گوتم وەڵا 5-6 نان مەوێتن ڕاهینامەوە. یعنی وشینانەکەم هیناوە لەکنە من وابی قەسرەکەمدا ئەو چیژەی. چەند درت پێ خۆش بوو؟ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا هەندم در پێ خۆش بوو. ئەو جا فەقیری زۆر نەخۆشە. فەقیری ڕێیەکی لە مردنەیە. ئینسان هەموو جارێ ئەرێ خودایە بمکوژی بەس فەقیرم نەکەی، بمرم بەس فەقیریە نەفسوو کە فەقیری ڕێیەکی لە هاریەیە. ئەو جا ئەمن فەقیریم زۆر دیت. بەرام لە فەقیریەکەی یەک شتم باش بوو. داچە کارۆخی شکر بوو. ئەو زۆر مهمە بەڕاستی. ڕۆژەکی پەمپی نەدام برێ ئەتو ئەرێ ئەوە چیەوە کرا ئەوە ئەتو ئەمەت لە برسا کۆشت قەت ئەمن هەموو جارێت تووڕە ئابوو دەدرێ خۆم ئەومای گوتی هەڵە کرا خوا گەورەیەت ئەی وڵا بڕ چیلۆ پەتاتە چی بکڕە دەی پەتاتەی ئەکراند. بڕۆ ئێستا الحەمدوللا گوتیەوە چامانەیە و نانیش ئەڕشینی نە بخۆتەوە قابلە خۆ ئینسان ئەوە نییە. بەس گوتی ئەو هەندەیە خیانەت نەکە و دەگەر عائیلە و دەگەر خوایە خۆ و دەگەر ملەتێ خۆ ئیدیکە هەموو شتێک جێبەجێ ئەتیکۆ. ئەو جا ئینسان ئەوەیە دەبێ سەبر و تەحەملی هەبێ بەرامبەر بە هەموو نەخۆشیەکان. بەوەش زۆر عاجز بووم. یەکێک لە ڕۆژەکانی من کە زۆر عاجز بووم هەزار ڕەحمەتی لێبی داکەم زۆر نەخۆش بوو. هەزار ڕەحمەتی لێبی جێگە و مەکانی بەهەشت. هەزار زار داکەم جنەک بوو دووشەم و پێنجشەم بە ڕۆژی ئەبوو. داکەم زۆر وەزعی خراپ بوو. خێزانم گوتی ئیبراهیم دەست دەدەی یاسینێکی لەسەر بخینە. یعنی درم نەهات یاسینەکەی لەسەر بخینم لەکنە من وابی ئەو ژنە کە تەماشەمەکە یاسینی لەسەر خینم هەستە کاکە ئەمری یعنی لەبەر هەندێ وەڵا زۆر وەزعی تێکسوو زۆر ئەمریش هەر گوتی بڕۆ یاسینی قورعانێ بینە قورعانم خین. وەڵا تقریبا دوو لاپەڕ و نیوم تەواو نەکرد داکەم تەواو بوو. قورعانەکەم تەواو نەکرد. ئەوەی داکو بابەکی نەبیتن داکو بابەشی ناینیتن. من هەروە دەرم هەموو جارێ دەرم هەتا بە خۆت نەبێ داکو باب
قدری داک و بابی خۆت نازانێ داک و بابێ من یعنی لەکنە من وابی ئەمن ئێستا کچکۆکەمە ئەو هەندەمە تەڵەبەی ئێکی ئیبتیدائیمە داک و بابم ئەمری خوای کردیا یعنی چ جاریەوە بیرم دێتەوە کە ئەمن یاسینم تەواو نەکرد ئاگەر ئەچیتە ناو هەناوم لە جێیەکی تکەش زۆر گریام طبعا من مصوری راپەڕین بوومێ کەرکووکێش لە کەرکووکێ چووم کامێرەکەم دەگەر هەزەی تۆپ و ئەو شتانە بڕک هەزەی کرد کامێرەم ڕاوەستا چوومە مستەشفای ئازادی پێگۆترا لەوێن دەرێ کامێرەکەم ئەوە کرد و شەحنم کردەوە چووم تەماشاکەم گەنجێکی نازدار جوان ئەوە درێژکرایە داچی خوشتی بابی ئەوە هەمووی ئەگریێن لەسەری خۆ ئەدەن ئەووار هەستە کورەدا هەستە کوڕم هەستە کورە هەستاوە کەرکک ئازاد کرایە کەرکک بەحسی لە ناو نەمایە کەرکک کەوهایە کەرکک تێگەی یعنی بە من نەبوو ئەوەش درێژ ببوو مردوو چ ئاگای لێ نەبوو مەگوت فەرموو خوایە خوایە گوتم دەوڕۆ حەچی بدەو بەرەوەی بەس بڕک وها بکە ئازادیە کەرکووکێ ببینیتن یعنی زۆر گریام لەوێن دەرێش